بەڕێزان مدیتیشن چییە؟ ئێمە لە ئیسلامە لە شەرعە ئەڵێن ناونان شەرت نییە، ئەبێ بزانین شتەکە چییە. یعنی ئەکرێ کابرا شتێکی ناو نابێ ویسکی، بەڵام ویسکیتیان نەبێت، ئەم شتە ناوی ویسکیە، شەریکەیەکە لەوە چێ بە زمانێک ویسکی ناوی میوەیە بێ، وانە لە ئیسلامە ناڵێ مادەم ویسکیە حرام، ئەبێ بزانی ناوەکەی چیتیایە. ئەگەر کحولی تیا بۆڵێ حرام، کحولی تیانە بۆڵێ حەڵاڵە. یعنی ئەمە شتێکی سادەیە، ئەوەی یەک تۆز لە شەریعی ئیسلامی بزانەوەزان. مدیتیشن کەلیمەیەکی ئینگلیزیە، مدیتیشن کەلیمەیەکی ئینگلیزیە، واتە نە کەلیمەیەکی هەندیە، نە سینیە، نە عەرەبیە، نە کەلیمەیەکی ئینگلیزیە. مدیتیت واتە تەئەممل بکەی، تەئەممل بکەی. کەواتە مدیتیشن بەواتای ئەوەی تۆ مێشکت ئەخەیتە گار بۆ ئەوەی بە جۆرێ لە جۆرەکان بیرکەیتەوە، واتە جۆرێکە لە تێڕامان، جۆرێکە لە بیرکردنەوە، جۆرێکە لە بەکارهێنانی مێشک. کەواتە بەو باپیرانی ئێمە کاتێک بیریان کردوێتەوە و چوون بە خەیاڵە، تەجروبەیەکیان کردووە، قسەیەکیان کردووە، ئێستا بۆ بەپەندی پێشینان و قسەیەکی بەقووەت و من ئەیڵێم تۆ ئەیڵێنەوەکانی ئێمەش هەر ئەیڵێنەوە، لە ئەنجامی مدیتیشنەوەیە. واتە خۆ کەسێک بەبێ مێشک بەکارهێنان چۆن نەزانە قسەیەکی وا جوان بکە، وانە؟ بۆ نمونە تۆ ئەنواع پەندی کوردیت هەیە، هەمووی عیبرەتن، شتی زۆر جوانن، ئەمانە سەرچاوەکان کوێیە؟ سەرچاوەکان بیرکردنەوەی بەکارهێنانی مێشکی ئینسانە. ئەو کەسە ئەکرێ نەخوێنەوار بوو بێ، بەڵام تەئەممولی کردووە، بیری کردوێتەوە. مدیتیشن ئەم بیرکردنەوەیە، هیچ نییە. مدیتیشنەمێ تو دائەنیشی بیرەکەیتەوە، بەڵام ئەگەر بیرکردنەوەکە بە جۆرێکی دیاریکراوە و بۆ عیبادەتە، ئەو کاتە توی ئەڵێی کاکە من ئەمە ئەبێ بە بیدعە، من قبوڵم نییە، باشە، ئەمە ئەبێ بە بیدعە، ئەبێ بە جۆرێک لە دینداری. بەڵام لە دەرەوەی دینداری ئەبێ بە جۆرێک لە وەرزشی مێشک، لە دەرەوەی دینداری ئەبێ بە ئیشێکی باش. مەسەلەن تۆ دینداری جیاوازە، ژیانی ڕۆژانە جیاوازە. یعنی تۆ بەڕێزان لە ئیسلامە تۆ هەموو شتێک یان فەرزە، باشە، یا مەندوبە، واتە فەرز ئەبێ بیکی، نێگی محاسەبە و ئەوەی هەیە، سزای هەیە. مەندوبە یا مەندوبە واتە بیکی باشە، نێکی کەس محاسەبە و ناکە، باشە. یان مباحە واتە بیکەیت و نێکی کێشە نییە، یعنی چکە دائیرەی مباح زۆرە، یعنی زۆر شت هەیە تۆ بیکەیت و نێکی هیچ پەیوەندی بەوە نییە کە ئایا محاسەبە بکرێ یا پاداش بدرێتەوە، ئەمە دایرەیەکی زۆر فراوانە. و تۆ لە دواییە ئیتە ناو کۆمەڵێ بوار پێڵێن مەکروهە. مەکروه یعنی باش نییە بیکەی، بەڵام دوایی سزات نایە، واتە لەو دنیا سزا ناگری، بەس پێت دەڵێن باش نییە ئەم ئیشە بکەی. ئێستا زۆر شت هەیە لای ئێمە لەوە چێ وتبێتیان حرامە، لە کاتێکان مەکروه بێ. مەکروه یعنی باش نییە بیکەی، بەڵام خۆ ئەگەر بیکەی لەو دنیا سزات نایە. چکە ئەگەر لەسەر مەکروه بەردەوام بووی ئەکەویتە ناو حرام. مۆزوعەکە ئەوەیە. لە دوای مەکروه تۆ حرامە هەیە. حرام ئەوەیە کە ئەگەر بیکی سزا ئەدرێ. بۆ نمونە خواردنەوەی قومێک شەراب، تۆ هەرچەند بڵێ اینجا ئەمە چییە و تۆزێک مادەی کە حولە و ئەسڵەن زەرەری نییە و نازانم چی، بە فەلسەفە لێدان نابێت، ئەڵێ حرام و سزای هەیە تاو. ئەمە دین ڕاشکاوە، حکمی شەرعیش بەم شێوازەیە. بەنسبەت حرامبوونی شتەکانەوەی بزانین شتەکە چییە و بۆ چ مەبەستەیەک. بۆ نمونە ئایا مناڵێ بووکە شتێکی پێ یاریەکە، تۆ ئەکرێت بووکە شوشەوەکو بت تەماشا بکەی و ئەگەر داینەی لە ماڵەکە بڵێ وەڵای مەلایکە نایەتە ژوورە، یعنی تۆ بووکە شوشەی مناڵێکە یاری پێکا بە بت لێک بیتەوە بڵێ وەڵا ئەمە شیرکە، وەکو ئەوەی لێت. یعنی کەواتە مدیتیشن خۆی شتێکی باشە. ئیتر هەر کەسێ لە دنیا مدیتیشنی کردبێ بێ فێری تۆ بکە بڵێ ئاوا دانیشە وا بیرکەرەوە، ئاوا بیرکەرەوە،
ئەزمموی خۆیت پێ بڵێ هەر کەسێ بێ هەر شتێ بێ شتەکە خۆی باشەوە خراپ نییە. بەڵام مەوزوعی حەڵال و حرامەکە ئەگەر بیبیتە ناو دین ئێوە بیدعەیە، یعنی ئەو کاتە ئیشێکی خراپەکەی تۆ، یعنی تۆ شتێک زیادەکەی بۆ دین، هیچ پێویست ناکە، یعنی دین پێویستی بەو شتانە نی کە تۆ لە خۆ توشتی بۆ زیاد. یۆگا شتی باشی تایە شتی خراپیشی تایە و شتی خورافی تایە شتیشی تایە زانستەڵێ باشە و یۆگا شتێکە زین چۆنە هەندێک ئەڵێن نەخێر یۆگا تەقسێکی دینی ئاینی بوزیە و ئەمانە باشە. بەڵام ئەگەر بچی تەماشای مێژوو بکەی سیرەکەی یۆگا پێش ئاینی هندۆسە، واتە یۆگا وەکو طریقەتێک وەکو وەرزشێک وەکو حکمەتێک وەکو ئەمانەکە هاتووە پێش ئاینی هندۆسەکە. المهم بەڕێزان من شارەزاییم بەشێکی کەم لە یۆگا هەیە باشە، بەڵام بۆچی وازم لێ هێنا؟ بۆ وازم لێ هێنا لەبەرەوەی لە یۆگا ئەگەر تۆ بەس ڕاهێنانە جەستەی ڕاهێنانە مێشکیەکان بکەی کێشەی نییە، بەڵام ئەوانەی کە یۆگاکەن ئەبێ بچن لە سەروی خۆیانەوە معلوماتی تازە و تەدریب و ئەمانە فێر بن. ئەچیتە لای کێ؟ ئەوانە کۆمەڵێکن عەقیدەیان عەقیدەیەکی خراپە بە سەراحەت بیڵێم، باوەڕیان بە وەحدەت الوجود هەیە، باوەڕیان بەخوایەک نییە کە بڵێ من دروستکراوی ئەوم و ئەو خالقی منە، باوەڕیان بە جۆرە فەلسەفەیەک هەیە گەورەکانیان ئەمە ئەکرێت لە حتا شێخەکان لە ناو جیهانی ئیسلامیە موریدە فەقیرەکان کە عیبادەتیان کردووە بیران لەم شتە نەکردووە زاوتویانە من عیبادەتی خوا، بەڵام لەوە چێ شێخە گەورەکە باوەڕی بەوە بوو بێ، یعنی باوەڕی بەوە نەبووە خوایەکی سەربەخۆ هەیە خالقە. لێرە مەشاکلی عەقیدەی دروستە. من وەکو خۆم دوای ئەوەی ساڵانێکیش تەمرینم کردو و شارەزاییم هەبووە وازم لێ هێناوە لەبەر ئەوەی کە نەک لەبەرەوەی ئەم وەرزشە خراپە، نەک لەبەرەوەی تەمرینی هەناسەدانەکەی خراپە، نەک لەبەرەوەی کە خەڵک بە شێوە زانستیە پێشکەوتوەکەی نایکات، خەڵک ئەچێ شوێن فەلسەفە هەندیەکە ئەکەوێ ئیتر تەقسێکی دینی دروستەکان عەقیدەی عەجیب و غەریبیان هەیە، عەقیدەکەشان لەسەرەتاوە بە خەڵک ناڵێ. لە دوای ئەوەی بەرەبەرە قەنەعەت اینجا شتی زۆر خراپ ئەڵێن، بۆ نمونە کاتێک کە دائەنیشن مانترا هەیە لە یۆگا کەلیمەی هندیە، جاری وایە کەلیمەکە بۆ نمونەڵی خۆشەویستی ئەڵێ گەر 1000 جار بڵێ خۆشەویستی هەست بە ئارامیەتی یا ئەڵێ سروشت یا ئەڵێ چی وەکو زیکرەکانی لای خۆمان تەقەن زیکرەکانی لای خۆشمان هەر لەو شێوازەیە تۆ مۆسەن ئەڵێ سوبحان الله سوبحان الله. تەقەن ئەمە بۆ مێشک زۆر مهمە بەڕێزان. لە یۆگا تۆ دائەنیشی هەروەکو چۆن مسلمانێک دائەنیشە ویردەکانە خوێنێ بۆ نمونە ئەڵێ سوبحان الله سوبحان الله سوبحان الله تەرکیز دەکاتە سەری باشە، ئەویش دائەنیشە شتەڵێ، بەڵام شتیان هەیە زۆر خەتەر نەعوذ بالله. کەلیمەی هندی هەیە لەناو یۆگا بەکارێن ئەڵێ من خوام، یعنی هەر ئەیڵێتەوە هەر ئەڵێ من خوام. ئیتر ئایا فیرعون کە گەورەترین زاڵم بووای نەئەوت؟ ئەوانیش کۆمەڵێکیان کە خەریکی ئەم جۆرە تەقسانن ئەو شتانە ئەڵێن. بۆیە هەردوو بەرەکە هەیە، بەرەیەک کە ئەڵێ زۆر چاکە و ئەوانە نازان هێشتا یۆگا چیتیایە لۆچە لە دین شارەزانە بن، بەرەیەکیش هەیە یەکسەر ئەڵێن حرامە وایە ئەوانش هەر نازانن. یعنی من کە سەیرەکەم تەعەجوبەکەم، من وەکو خۆم زۆر تەعەجوبەکەم، هەم لەم جەماعەتە تەعەجوبەکەم کە بە ڕەش و سپی یەکسەر ئەڵێن یانێ ڕەش و سپی یعنی وا بیرەکەنەوە یا ڕەش یا سپی. ئەوانی کەواتە هەردوو حاڵەتەکەمان هەیە حەزەکەم ئاگادار بن. ئەگەر فەقەراتی و تەمرینەگەی لە یۆگا بۆ فەقەرات باشە بیکە، هیچ کاتی حرام نییە. ئەمە ئەگەر بۆ نمونە هەناسەدانە زەعیفە جۆرە تەمرینێکی هەناسەدان هەیە لە یۆگا، چکە وتم 5000 ساڵ تاریخەکەیەتی ئاینی بوزا 4000 ساڵ 1000 ساڵ پێش ئاینی بوزا ئەمە هەبوو و خەڵک ممارەسەی کردو و ئیسفادەی لێ کردو، تۆ ناکرێ بیکی بە ماڵی ئەوان. کابرایەکی ئەڵێ ئەمە بەشێکە لە ئاینی بوودا، ئەوە شە بۆ ئاینەکەی خۆیەکە، بەڵام ئەوشێکە لە ئاینی هندۆس ئەوە بانگەشە بۆ ئاینەکەی خۆیەکە، ئەوەی یۆگا بکە بە هی دینەکەی خۆی. بەس
یۆگا حکمتێکی هندی دوور و درێژ و فراوانە و زۆر کەسیش ئەوە نەبێ هەر لە ژیانی خۆیان ئەوەشی نەویست بێ لەوەجێ هەنێکی هەر کردبێ مەسەلەن فەلسەفە تەمرینیەکانی شتی جوانی تایە ئەڵێ چی ئەڵێ هەر شتێکە تۆ پێی ڕای لە ژیانتا بەرەو خراپیتەوە جارجار جیسم بخەرە ئەو باریکە هەرگیز نایخیت بۆ نمونە لە یۆگا ئەگەر سەردا بنیت و قاچ بنی بە ئاسمانەوە تەمرینێکی مهمە لە فکرەکە لەوە هاتووە تۆ هیوا هەیە 80 ساڵ ژیاوە ئەم 80 ساڵە بەردەوام قاچی لە خوارێ سەری لەسەرێ ئێمە تەوازن تێگەیە باشترین شت ئەوەیە جارجار عەکسیگەی دوام ئینسانە خوێنێکی زەرچەوە مێشت فکرەکە لەمەوە هاتووە بۆیە تەمرینی زۆر جۆرا و جۆر و نوعانوعیانەیە شت زۆر زۆرە لەسەری بڵم بەڵام ئەوەنەتان پێڵم ئەگەر لە ئەوروپیەکەوە کە وەکو وەرزش تەمرینەکە هەنێ تەمرین فێر ببی شتێکی باش ئەوان لێکۆڵیان لەسەر کردوڵم تەمرینە باشەوە ئەمە بۆ هەناسەدان باشەوە بۆ بەڵام ئەگەر وەکو پیاوێکی خورافی هندی دابنیشی و خەریکی جۆرێک لە تەقسی دینی بی بە دڵنیایی ئەکەویتە ناو هەزار وێک هەڵەتە و شتێکی خورافیشە ینی بۆ شێواز نازانم هیوام قسەکانم ڕوون بێ خۆی زۆریەوە یعنی بە سەعات قسە بکەم کەمە لەسەری